دیداری یەکێتی ویزگەیەکی تری وەستانەوەیە لە بەرامبەر کۆی ئەو پرسوتەوەر و پێشهاتانەی کە کاریگەرە بە ژیانی حیزبی و ڕێکخراوەیمان. ئەم دیدارە جوڵەیە کە بە ئاڕاستەی نوێبوونەوە و گەشەپێدانی زیاتر هەروەک ڕایەڵەیەکی پەیوەندی و کۆبوونەوە و وەرگرتنی ڕاو سەرنجی هەڤاڵانە بۆ ئایندەی یەکێتیمان. دیدار لە ڕێگەی لیژنەکانەوە لە کۆی ئەو دەرگایانە دەدات کە لە پەنایەوە دنیابینی تازە و دیدی نوێ دەهێنێتە ناوکایە حیزبایەتی و ڕێکخراوەیی و بەتینکردن و ڕوونکردنەوەی زیاتری فەلسەفەی حکومڕانی و داڕشتنەوەی دیدگای نوێی یەکێتیە بۆ کۆی ئەو پرسانەی کە پەیوەندیدارن بە یەکێتی لە بوارەکانی نەتەوەیی و نیشتیمانی و ڕێخستن و دەوڵەتداری و کەلتور و بژێوی خەڵک و پەیوەندی ناوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتیەکان و پەروەردەی حیزبی و ژنان و گەنجان و چین و توێژەکانی کۆمەڵگای کوردەواریمان. دیداری یەکێتی لە ماوەی ڕابردوودا خوێنی گەرمی بە دەمارەکان یەکێتیدا کردووە. هەڵبەتە پرسیاری پشتیوانی و گومانی هەڵوەستەکردنیشی دروست کردووە. واتەڕێک ئەوەی کردووە کە لەم دیدارە حەزبیە و لە هەموو جوولەیەکی زیندوی حەزبیانە چاوەڕان دەکرێت. گومانەکانی هەر هەڤاڵێک گوناهە و عەیب نییە، بەڵکو سەرەتای بیرکردنەوەی حەزبیانەیە. گلەیەکان قەدەغە نین، بەڵکو بەڵگەی داخوازی شاراوەی هەڤاڵانەیە کە بۆچی ئەوانی تیانە بن و شوێنی ئەوان لەم مشتومڕە ڕێکخراوەیە چۆنە و چییە و لەکوێیە. واتە گلەیەکان ڕەتکردنەوە و پەسەندکردنەکان ڕێخۆی بەشێکە لە دیداری یەکێتی.